اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هەڕانی خۆشەویست بەخێر بێنم بۆ ڤیددیۆیەکی تر لە سناوڕەنەر. ئەم جارش هاتووینەوە بۆ جێبەجێکردنی چاڵنجێکی تر لە ماپەکەی خۆی. ئەمەش مۆدەکان ئەو برایە داوای مۆدەی ئەو ماپەی کردبوو کە ڤیددیۆم تیا کردووە ئەوەیە. من ئێستا ئۆفم کردووە، ناوی پۆلیکۆن تو شتێکی وایە. ئەوەیە برایگەن. ئێستا کۆمنتەکەشی دانیم، ئەو کۆمنتەکەیەتی و هیوادارم خۆی ببینێت و سوودێکی لێ ببینێ. با بشینە ناویایەکە. بسمیلە. هاوڕێیانی خۆشەویست ئێستا چینە ناو بەفرۆ چاڵنج جێبەجێەکەین. هیوادارم ئاواسەی شوێنەکەم نەکەن، ئەمە دوو سێ جارە بەکاریێنم. شوێنەکەم زۆر گونجاو نییە بۆ کامێرە، بەڵام من حەزەکەم دەرچێ و وەکو سەرەتایەک بۆ خۆم. بۆ من زۆر باش، ڕاستە زۆر شوێنەکەم جوان نییە، بەڵام بۆ من زۆر زۆر خوانەی بڕێ. ئەمە نییە باستارزەکەی ئەوەش نییە بوو. ئەم سیارەت دەسەگەین بە چاڵنجەکە. ئەبێ دار و تەختە و ئەو شتانە ببین ڕێگری ماپەکانی دەرتاوەکەین. ئێستا ماپێکی تایە ڕێگەڕین بۆوێ. ئەمەش گێڕەکەیە کردەکەی لەو ناچێتەوە دەرکەوت، چونکە زۆر بە زەروری نازانم. جەبە ئیشەڵڵا دەست پێ بکەین. بسمیلە. ئەو سیارەش مێناوە لەگە خۆمە. ئەوە بۆ کاتێکە چەقینیان شتێک پێویستمە بە سیارێکە بێ، ئەمانە باشتر. ئەیبینیاوێزان پیاسم. ژنی شارەتمەڕەتی شوێنەکە هەر سەهۆڵە. فەرق ناش لایە لە جێ خۆیە. کاکەیتە شوێنی بارە ئەوە قەرەبە. ئەبێ ئەو باری پێوەکەم تۆزە فرێنەوەداوە. ئەوەی دەسم بەرێکوێ. پێوی ناکە. ئەمەم بارەمان لێ بەست. بەزە بێ ئەو شتەی تریژ بین. هەنێک سیاری تایە کەوتونەتە شوێنە ناو ئاو و کەوت نەخوار و ئەو شتانە. بۆ سیارە دەریێنینەوە جێبەکە، ئەنجا بۆش چاکێکین. ئەم شتە بە گەورە بینەمە ئەو شتانی تێ. باڕاتۆزێک وانە ئەوەش نە. بۆ زەرەکە بێتە زۆر چاکە. ئاوا ڕین بەرەو ماپەکەی تر ئیشەڵڵا. لە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵجێ وەکو پشگیرێک لایک و سەبسکرایب لە بیرمەکەن. ئەگەر نوێ سەبسکرایبمان بکە، ئەگەر نوێژنی لایک بکە، کۆمنتێک بکە، پێشنیارەکانت لەسەر چاومان. هاوڵاتیەکانی ژنێکی ئەگەر لیسەوە چەقی بەس سیاری ترم حازر کردووە. ئەگەر چەقی ئۆڕاڵە شێتم حازر کردووە. ئێتە ئەو بچەقێ هەمویانە چەق.
بەزەم بارەکەشی زۆر قسەوە سیارێکی پێ بارێکی پێ و دانێکی تیژ لە دووە ڕاگەشین زۆر سیارە خۆمانی پیانە کێشی دەعمکردنیش بە هەموو جۆری خراپە چونکە دامەجی لێ ئەبات شەو ڕێگە نەگیراوە هیوادارم نەگیراوە داسە چییە ڕێوەمان هەیە باشترە خۆزە بەگدانینە ئەچەم بە کوێچی بە سەرێکی ماپەگە بکەین هەرەشێتەوە بۆ ئەوێ بەس بۆ چاڵەنجەکەمان لاچووە ئەمە نەبوو ئەدەی خۆمان لێرەی تەواوە هەر ئەڕاتە بۆ ئەوێ خراب ناتون زۆر چاگاتم ڕێگەی تری هەیە بەش چوونە ئەوێ بەس ئێرە باشترین یعنی ئەوەندە هەر کە دەرناچێت هیچ هەرچەنە لێرەش هەروازان دەرناچێت سیارەکەشمان زۆر بەقوت نییە قاوێشتەکەی جەبەڵی نین هینا قڕوبەفر نین چونکە بۆم نەکەوە بەسەر باش ئەو گیراشت بە سەریکی دوا بکەین وەرە بابەرە بەس هەڵ نەگەڕێنەوە چونکە هەڵگەڕێتێتە ئیشە بۆ سفرەکە ڕای کێشە ئەوەی دواوێ گیراوە ئەمە بەشکێکم بڕات خزێنێ زۆر خزە ناڕوا بگیرە جێ یەڵم بەخوا تار دەریێنی گیرە خۆی بەگی وەدانین ئەو قرسەکە ئەخوا برا جێوی هەڵماوە بڕۆ ئەتازە بگدانێتەوە ئەجارێک لە یێمە تا گیرە پێویست بۆ ناکە بە جێوی هەڵێ شوێنەکەشی سەهۆڵەوەیە سیری چۆن فەرق ناکرێ ئەگەر پێویستمان بوو خێرا دوایی بە سیارەیەک ئەیەنە تعمل واجبات
سريع بڕێن زووتر بکەین هەتا زووتر بگەین باشترە و ڤیدۆکە کورتتر و خۆشتر ئەبێت لێریا بۆ نەکەی دا سەرێ ڕێکۆردەکانمان بکەین ئەوە نەبعافۆکەن آخری بۆ ڕێکۆردەکە بوەسێنم بەهۆی ئەوەی کەوتانم ڕێکۆردیان زۆن سوگانە و شتانە ناخۆشن چونکە هەنێ ئیشی لێ تەرکەکات هەنێ دوگمە تازە سریع ڕۆشت ماڵزەیمان پێ تازەنیشی دێ فۆلیگە ئەزیزم بارمان دوورە بەخوا خەریب وەڵگەڕێمەوە باش بوو هێنامان ئەویامان لە ئاویش نەوەڵسی هەیامان وەی جا ئەمە بێ بچین بۆ ماپێکی تر ئەنجا لێوێشەوە ئەنجا بچین بۆ ماپەکەیت بەجددی ئەشی خۆی ناڕەحات ڕێگەکەمان دوورە پێشکەوتەوە دای لێ بنەگەم جەماعەتێکی کێشەیەکێ بێ با بڕۆینە ئەو دی و ئەمە چوینە ماپەکەی تر لا شوزە لە گێڕا بکەینەوە گێڕ و بکەینەوە دەڵاقس لەگەی ناخ ئەوە چاڵەنجەکەی لابرد یاڵا دە ئێمە هەر بەردەوام کەما بەگانە گەورەی چاڵەنجەکەت لە ئاسێ ئەمە بێ خۆم ڕێگەکە شارەزام پێشتر چووم هەر بەم ڕێگەی ڕۆین ڕێک بۆ هەڵ ناگەڕێینەوە بەس ئێستا بۆرمونە بکەوێ بارەکەمان ئەو تەختانە ئەبێ سرنگم پێ بێ هەڵیگریتەوە لەم ماپە و ئەوەش کە بۆیە چین گەراجی تیانی ئەوە بچیتە سەفەر ئەمە چاڵێکی خۆڵە پیانی سەو نایە لەسەر سەهۆڵ چۆن ئیستەدا یەک پارچە سەهۆڵ اگه خەڵەت نەڕێ ئینشەڵا بە دوورگەکەی ترە ڕووین مافەکەی دەر ئەوات ئاژە زۆر دوورنەوە ئەمە چوینە ئەوی دریش ئەمەیان پێماوێ قوڕتر و سەخترە
سكاي بكين بينما دبل عكسل بريك أما الصهولة ها هريك باشا الصهولة بيتو بخزيبو له ريك هلا قريتو وزوري يا بدوشتاني جاء من السرتي أما بو كردو مدو يك سيارم هنا ليرا باكيكو وندعم وشتم بيكر يسجل ليرا ها مرك خب قوتي شا بس إذا حد سكاري من أقله مرة دور خسر ليش كرو ليش اها او همارو همار او هنا او اوشتي كود ميان من ساري بچاگه ما بو اوزو چاگه يعني تايكاني تقيو دبلكاني همي تقيو اوش تانا زو چاگه جاء ليرو تشي ماني سيو الشارع شارع اورا زي ما چالنجه تا امي ايه لك بدايه هات ايه دست خوش بۆ خۆمان تام بەرد گەورەگە لاچوو ئەها ئەو ڕێگە کراوە ئەوی بەردەم ئۆڕاڵەکە بەردێکی زۆر گەورەیتیا بوو جا زۆر ڕێو لێگرێ بۆ چاڵەنج و شت جاران ئا لەو شوێنانی درۆ چوو ئێستا با بچم بۆ لە ئەو سیارە بزانم لەکوێوە بچم ئەوە ڕۆی پێمە بێ ئەزانم لەکوێیە ئەنجارە جێبەکە بین بزاكم أربعة ايه يوم تيجي سيدك مكان دايلة بالنجم جابها برين دبل بسم الله ايه بابا الشيرة ما بيسي وش تانا نايو بس توصل كاميرا في صورنا اوا جوان ترى ايه باش عيبين چۆن دائچێت با بەفرەکە زۆر زۆرە بەزم جێبەش بەقوادە بەجددی ئەم جێبە و مۆنیکاکە و مێگزمینەکە خۆی هەنێشتی نقصانارە بۆیە ئەپدەیت کرایەتەوە بەس نەکرا ئەینا مێگزمینەکەش زۆر چاکە ئەمە لێرەوە بۆیە لەمدادی تاوی لایە جا بە نسبەت کامێرە گۆڕین کامێرە ئەمە ناگۆڕێت هەر ئاوە تۆزێ توێن سەرۆخواری بێگەیت و تاو بەس ناکرێ بە سوکانەکەی بەس ئەگەر سوکانی پێوە نەبێ گێڕ سوکانە نەبێ هەر بە دەستکەکە توانیت بی بە ناو سیارەکەش سوکان و شتەکەی دیار بێت و
بەس ئاوا پێی نادرێت. ماشەڵڵا بەفرێ زۆر باری و کلینە بەفرە. جا ئیشەڵڵا هەچ پرسیارێکتانە بوو دەربارەی سنەوڕەنەر بەس لە لی بزانم لە خزمەتانم جۆبتانێمەوە وەگە و پیاوە بەس پرسیاری ماپەکەی کردووە چەند درەنگی جوامایەوە هیوادارم لێمە بورێ بە وەڵی بیرم ئەچووەوە بە وەنەی هەنێشتی درەوە. چیە بە لەکوێوە بڕۆم ئێرێ تاو خۆیت نەڕێ بەناو ئاوەکە. بڕۆشێریان کورەوڵا زۆر بە قۆتیشەمە بڕۆ دەی بڕۆ 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 غەڵەت نەڕۆشت بێتم نزیک بوومەدەم کوێرە ماشەڵڵا چەقینی نییە مەگە هەڵی واسیدا هەڵواسینەوە لە مەسەلەی قۆت و هێز نییە ئەو مەسەلە بەرزیەوە بۆ نەگەشتم وانێ لەکوێ ببینیم یەک تۆز غەڵەت ڕۆشتوم یەک تۆز نەوەڵا غەڵەت نەڕۆشتومەوەتە لێرەوە تێکەم زام ناتوانم بڕۆم بینی ئەم دارانەیە باشە بوو دەی بڕۆ لەبەرگیە هیچ نابینم لەبەردار چییە؟ ئەو گیرانێکوە ئەو جادە جوانە ئەڵام گەشتینەوە ئاوەدانی هاتوین بە ڕزگارکردنی و سیارەزەمەوە هەمەرە هەمەر ئارەوەڵا ئەمیش هەر وەکەوە دام بۆی دەریات یەک دەقڵا ئەو شتێک ماشەڵڵا هەر بە ئاسانی دەریێنێ زۆر باشە با بچین سێرێکی ماپەکە بکەین زایکی نەگەر دوورە با لێی گەڕێن ئەوێ لەکوێ داینێم ئەو مەودایە ئەڵی دوورە و دوور نییە چونکە هەنێ ڕێگیری تایە ئەدەسم کێشەما بە دروستکە
با لێرە ڤیدۆکەتان بە تەواوکەم هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێ هاوڕێیانی خۆشەویست گەشتینە کۆتایی ڤیدۆکە هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن وەکو پشگیریەک کۆمنتەکانتان بنووسن بەسەر چاو ئەوەی سیاری تیابێت بەدڵی ئێوە بێ یان چاڵنجێک یان زانیاریەک لە خزمەتدانم تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تری سناوڕەنەریش خواتان لەگەڵ هەر لە خۆشیە بن خواحافیز